وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت ئەم ساڵ بڕی 875,000 تۆن گەنمی جوتیاران لە سایلۆکانی هەرێم وەرگیراوە و ئاشکراشی دەکات حکوومەتی ناوەندی زیاتر لە 600 ملیار دینار قەرزاری جوتیارانی هەرێمی کوردستانە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا عەزیز ئیبراهیم بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی بازرگانی بە وەکالەت ڕایگەیاند ئەم ساڵ پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران بەباشی ئەنجام دراو. لە ئێستادا وەرزی وەرگرتنی گەنمی جوتیاران کۆتایی هاتووە و گوتیشی لەگەڵ بەغدا لە گفتوگۆداین بۆ وەرگرتنی شایستە داراییەکانی جوتیاران. پرۆسەکە زۆر بەڕێکوپێکی بەڕێوە چووە و هیچ هەلگرێک لە بەردەم بنکەکان و خۆسایلۆیەکان نەماوە کە گەنمی لێوە نەژیراوی. حکوومەتی عێراق ئێستا 620 میلیارد قەرداری هەرێمی کوردستانە بەسی ساڵی 2014 و 15. و بۆ معلومەی جەنابتان 875,000 تەن گەنم ئەم ساڵ لە هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان وەرگیراوە. بەهۆی دروستکردنی چەند کێشەیەک لەلایەن بەغداوە بۆ جوتیارانی هەرێم و هەبوونی ترس لەلایەن جوتیارانەوە بۆ دواکەوتنی پارەی گەنمەکەیان وەکو ساڵانی ڕابردوو لەلایەن بەغداوە بەشێک لە جوتیاران ئەم ساڵ گەنمە بەرەمهێنراوەکەیان لە بازارەکان فرۆشت ڕادەستی سایلۆکانیان نەکرد. کۆمەڵی شێشمانەوە بەنسبەت جوتیارانەوە یەک لەوانە بەشێکی جوتیاران هەر لە فەرعەکانی زراعەوە کە خەفەکە یاڵێن پلانەکە نووسراکە چەنە ئینتاجیە بێت هەر ناوی لە بەغاوە نەهاتە چونکە ساڵ لە بەغاوە ناوەکان نەهاتەوە هەر ناوی نەهاتەوە ئەوەی کە لە کێشەکان نابوو. کێشەی دووەم وەزارەتی کشتوکاڵ 250 کیلۆی دانابوو وەکو تەخمینات بۆ هەر دۆرمێک زەوی کە ئینتاجەکە زۆر لە زەویەکانمان لەوە زیاتری ئینتاج بوو کە ئەمە دیسان مایەوە. خاڵێکی کە ئەو لە سەتاسیە کە لە ئینتاجی گەنمی جوتیاران بڕا لەلایەن بەغاوە کە وەرنەگیرێ تاقەنەمانە نەچوونە بەردەمی سایلۆکان ئەوەی کە ناوی نەهاتەوە نەچوو ئەوی کە زیاب و ئینتاجەکەی زیاتر لە تەخمیناتەکە نەچوو ئەوی لە سەتاسیەکە بوو نەچوو ئەمانە هەمووی لە بازاڕا فرۆشتن. بە تەسەوراتی ئێمە لە هەولێر تقریبا 150,000 تەن نەچوە سایلۆ و ئەتوان بڵێم لەسەر تاسەری کوردستان لە بینی 200 بۆ 300,000 تەن نەچوە سایلۆکان ئەمە لە بازاڕا فرۆشرا و واتوان بڵێم جوتیارانی زەرێکی زۆر گەوریان لەوە کرد. ئەم ساڵ بڕی 875,000 تۆن گەنمی جوتیاران لە سایلۆکانی هەرێم وەرگیراوە و بەراورد بە ساڵی ڕابردوو بڕی 37,000 تۆن گەنم زیاتر وەرگیراوە. هاوکات بە مەبەستی پاراستنی ئەو گەنمەش لەلایەن ئەنجومەنی وەزیران بڕی 1 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.